خۆشەویستان دیارە ئەم تەوەرە گفتوگۆ دەکەم لەگەڵ بەڕێز ئەژی چەتۆ کە بەڕێزیان و تەبێژی بەڕێوەبەرەتی گشتی کەشناسی و هونەرزانانی هەرێمن لەسەر پرسی ئەو ڕێژە دابارینەی کە لە چەند مانگی ڕابردوودا ڕوویان داوە تا ئێستا لە هەرێمی کوردستاندا بڕەکەی چەندێک بۆ مەترسی ئەو دەکرێت کە لە داهاتوودا مەترسی لافا و جۆرە جیاوازەکانی لێ بکەوێتەوە ئەو گەردەلوولەی کە ڕووی داوە پێشبینی دەکرێت کە لە ڕۆژانی داهاتوودا ڕووبداتەوە بەگشتی پرسیارەکانم لەگەڵ کاک ئەژی دەست پێ دەکەم. کاک ئەژی سپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت ڕاستەوخۆ ئەو پرسیارت لێ بکەم کە لە ئێستادا بڕی بارانباری تا ئەم ساتە چەندێک بووە؟ هیچ گۆڕانکاریەک بەدی کراوە لە چاو ساڵانی ڕابردوودا؟ بەنامی خوای گەورە و میهرەبان، سڵاو لە ئێوەی بەڕێز و لە بینەران و لە هەموو میوانان خۆشەویست. بێگومان بەنسبەت ڕێژەی بارانبارین بۆ ئەو ساڵ بەپێی ئەو داتایانی کە لە وێزگەکانمانە دێتە دەست، بەس حەزم کرد یەکشت ئاماژەی پێ بدەم کە ئەو برا پەیامنێرەمان لە چەمچەماڵ ئاماژەی بۆدا کە ئێمە پشت بە ئامێری کلاسیکی دەبەستین. دیارەوە پرسیاریش لەسەر ئەو بابەتە لێ یەکەم کاک ئەژی. بەڵێ ئێمە ئامێری ینی محەتاتی باشمان هەیە تەتەوڕن کە لە جۆری ڤایزالە ئینشاڵا دوایی دێنە سەرەوە. بەڵام بنسبەت پرسیاری جەنابەت ڕێژەکانی بارانبارین طبعاً ساڵ لۆ ساڵ هەر ساڵێک بڵێ بەسمەکی تایبەتی خۆی هەیە، بە هیچ شێوەیەک ساڵێک لە ساڵێکی تر ناچێت. جگە لەوەی کە بێگومان ئاماژەش بە گۆڕانکاریەکانی کەش و ئاو هەوا دراوە لە حاڵەتی ئێستاماندا بێگومان ئەو گۆڕانکاریانە یان ئەو گۆڕانانەی لە نێوان وەرزەکانی بارانباری لە ساڵێک دو ساڵ هێشتا زەقتر بۆتەوە. ئێستا حالیان زۆر باس لەوە دەکرێت کە ئایا ڕێژەی بارانبارین لە ئەم ساڵ لەگەڵ پار چۆن بۆ بەنسبەت بە خێرا ئەگەر ئاماژەی پێ بدەم تا ئەو ساتێ ئێستا و بەرنامەیەکە پەخش دەکرێت لە هەولێر 140.9 میلیمتر بارانباریوە، پار ساڵ کۆی گشتی پار 74.5 میلیم بووە، کەواتە ئەو ساڵ هەتا ئێستاش بێگومانەمە وەرزی بارانباریمان ماوە ئینشاءالله 66.4 میلیمان زیاتر لە هەولێر باریوە. لە سلێمانی تا ئێستا 194.2 میلیم بارانباریوە. ساڵی ڕابردوو بە کاملی وەرزی بارانبارین 226.4 میلیم بارانباریوە، کەواتە ئێستا نەقسێکمان هەیە 32.2 میلیم کەمترە لەگە ساڵی ڕابردوو. بەڵام بەبیرتان دێنمەوە ئێمە وەرزی بارانمان هێشتا ماوە. دوهۆک مەسەلەن 88 میلیم بارانباریوە تا ئێستا، وەرزی بارانی ڕابردوو ساڵی ڕابردوو 85.1 میلیم بووە، ئێستا 2.9 میلیم زیاترە. کەرکووک 65.6 میلیم بارانباریوە ئەو ساڵ، هەتا ئێستا بێگومان پار ڕێژێکی یەکجار زۆر کەم بوو کە 39.2 میلیم بارانباری بوو. بەڵام ئەو ساڵ سوپاس بەخوای گەورە تەماشا دەکەین پلس 26.4 میلیم باران زیادی کردووە. لە هەڵەبجە 222.8 میلیم باران تاکە ئێستا باریوە، بەڵام ساڵی پار تا وەرزی کاملی بارانباری 125.8 میلیم بارانباری بووە. ئێستا سوپاس بۆخوای گەورە 97 میلیم باران زیاتر باریوە لە بەراو لەگە ساڵی ڕابردوو. بەڵێ کاک ئەژی نازانم گەرگوێ بیستی قسەکانی کاک لوقمان بوو بیت کە بەڕێزیان شارەزای بواری ژینگە بوون، باسی لە مەترسیەکانی بارانی بەخۆر دەکرد و دەیوت ئەو گۆڕانکاریانی کەشوهەوا کە ڕوو دەدەن یەکێک لەوانە بارینی بارانی بەخۆڕەکە ڕەنگە سروشت و ژینگە و خاک زۆر سوودی لێ نەبینێت. پێتان وایە لە ئێستادا ئەو بارانە خوڕە لە هەرێمی کوردستانە بەدی دەکرێت بحکمەوەی ئەو چەند ڕۆژەی ڕابردوو لە هەولێردا لافاو بەدی کرا؟ بەڵێ بێگومان گۆڕانکاری لە ڕتمی بارانبارین هەستی پێکراوە. تەنانەت زۆر جار برایانمان لە بەشی پێشبینی کە پێشبینیەک دەدەن ئیتارێکی عامی بۆ دادنێن تەماشا دەکەین لە هەندێک حاڵەت ئەو بارانە دوا دەکەوێت یان بە شێوەیەکی فوجایی لە کاتێکی زۆر کەم بارانێکی زۆر دەبارێت. ئەو بارانە زۆرە کە دەبارێت لە ماوەیەکی کەمدا ئەمە دەبێتە هۆی سەرهەڵدانی دوو دیاردە کۆبوونەوەی باران لە هەندێک شوێن کە تۆپۆگرافیاکەی وایە جە لە ناو شارە لە دەرەی شارە. هەندێک حاڵەتیش بارانە بەخوڕەوا دەکات کە لافاو دروست بێت، فلاش فلود واتە لافاوی خێرا بە تایبەتی لە ناوچە دەشتایەکان و شاخاویەکان. ئەمانە هەمووی گۆڕانکاریەکانە و هەستی پێکراوە لە هەرێمی کوردستان. بەڵام حاڵەتیشتی کەشمان هەیە با لە یاد نەکەینکەوە تەختیتی ئەمرانی دروستکردنی شارەکان و تەوەسعکردن و گەورە بوون، دروستکردنی یان هیمالکردنی هەندێک ڕێڕە و یا هەندێک سلۆپ کە لە زورگەکان بە تایبەتی بۆ نمونە تەماشا دەکەین ماعەدەی کەرکووک کە زورگی لێ دوورە تا ڕادێک هەولێر و سلێمانی و دۆکە تقریباً
شاخ و زورجی زۆر لێ نزیکە جا پێویستە حکوومەتی هەرێم زۆر بە وریاییەوە مامەڵە لەگەڵ ئەو ناوچانە بکات کە پێویستە شاری لێ دروست بکرێت یان ماڵ و خانوبەرە و یان دامەزراوەکانی لێ دروست بکرێت کەواتەوە هەمانە هەمووی کۆ دەبنەوە لە کۆتاییدا وا دەردەخەن کە بارانێکی بە لێزمە کە لە تەمەنی خۆماندا ئێمە چەندین جار بارانی زۆر بەهێستر و بەخورترمان لەوە دیتووە بەڵام نەبووە لافاوێکی گەورە. کاک ئەژی سەرەتای ئەم ساڵەوە هاوڵاتیان بەگشتی پێشبینی دروستبوونی وشکە ساڵیانە کرد پێتان وایە ئەم ڕێژە بارانی کە ئێستا تا ئێستا باریوە ببێتەوە هۆی ڕەوینەوەی ئەو مەترسی کە هەبوو لەسەر دروستبوونی وشکە ساڵی؟ بێگومان پرسی وشکە ساڵیش وەکو ئێمە وەکو بەڕێبەراتی گشتی کەشناسی ناتوانین مەسەلەن یەکلایی بکەینەوە بەڵێ یان ناوە پێویستی بە هەماهەنگی نێوان دەستگاکانی حکوومەت هەرێمی کوردستانە بەڵام بەپێی ئەو ڕێژەی کە ستانداردە بۆ بارینی بارانێک بۆ ئەوەی کە وشکە ساڵی دروست نەبێت بێگومان جەنابتان شارەزاییتان هەیە. ئێستا سوپاس بۆ خوای گەورە بە تەواوی لە مەسلەی وشکە ساڵی دەرچوونیان ترسی وشکە ساڵی بێگومان وشکە ساڵیش چەند زۆرێکی هەیە وشکە ساڵی کشتتوکاڵی کە مەسلەی چاندنی دانەوێڵ و ئەوانە پێویستی بە بارانێکی ڕێک و تاڕادەی ڕتمێکی معەنی هەیە بەڵام وشکە ساڵی گەورە کە ئێمە باز دەکەین خوانەخواستە لە ساڵی 1990 کە ڕوویدا ئەوە تاکو ئێستا لە هەرێمی کوردستان ئەوە ڕووی نەداوە پاوان و شاخ و دەشت هیچ گژوجایەکی بە تەواوی لێشین نەبوو بێت لە نەتیجەی کەم بارانی یان وشکە ساڵی سوپاس بەخوا ئێستا نەخێر ئەوە بە تەواوی ڕواوەتەوە و بالایەتشمان نەچێ ئێمە تازە لە مانجیەکین مەوسمی باران وەرزی باران باری لە هەرێمی کوردستان لە مانجی 12 دەست پێ دەکات ئەگە تاخیر ئەگەر زوو بەڵام مانجی یەکمان هەیە مانجی 2 مانجی 3 واتە پێشبینی ئەکەن بۆ مانگەکانی داهاتوو بەم ڕێژەی ئێستا باران بارین و دابارین هەر زیاد بێ؟ خۆی کێشەکە لەوەیە هەروەکو جەنابیشت ئاماژت پێداوە بە ڕێزگا گوڵمانیش تەماشا دەکەن گۆڕانکاری گەورە لەسەر ریتمی کەش و هەوا و شێوازی دابارین ڕوویداوە بە پێشبینی بڵێ پێویستە یعنی وەکو پێشبینی دەکرێت لە مانگەکانی داهاتوو بەڵێ وەرزی بارانباری هێشتا مابێ و ڕەنگە بارانی زۆر زیاتریش لە ئێستا ببارێ ڕەنگە بەفر زیاتر ببارێ ئەوانە هەموو پێشبینی کراوە بەڵام ناتوانین ئیتارێکی وردی بۆ دابنێت چکە ئەمە کەلیمەی پێشبینی پێش هەموو شتێک پێش گۆڕانکارەکانی کەش و هەواکە ڕوویداوە هەروشەی پێشبینی خۆی لە خۆی دامانەوەی ئێمە پێشبینی دەکەین بەڵام وەکو چاوەڕوان دەکرێت بڵێ ئینشاءله وەرزێکی باشی بارانمان دەڕێت. باشە لەسەر پرسی ئەو گەردەلوولەی کە لە هەولێر ڕوویدا و بینیمان دوێنێ دەمەوێت بزانم ئەم گەردەلوولە پێشبینی کراو بوو و ئەگەری دووبارە بوونەوەی هەیە؟ بێگومان چۆنێتی دروستبوونی گەردەلوولەکە پێم خۆش بێکێکی زۆر پسپۆر لەو بوارە قسام بکات چونکە پێویست بە نزمبوونەوەی پاڵەپەستۆ و حڕەکەی هەوا لە نێو پەڵاهورەکان بەڵام جۆرە هەورێکە کێمەڵۆنین بۆس ئەنڤێل کە دێتە ناوچەیەک هەورێکی زۆر گەورەیە ئەمە شڵەژاوێکی زۆر گەورە لە ناوچەیە دروست دەکات سەرچاوی باران و تەرزە و بروسی گەلێک زۆرە هەندێک جار ئەو جۆرە هەورانە سوپەرسێڵ بۆ نمونە کە کۆ دەبێتەوە لە حاڵەتێکی دەگمەن لە هەرێمی کوردستان ئەو حاڵەتە ڕوودەدات پێشبینیکردنی کارێکی ئەستەمە ئەگەر بچینە سەر با بڵین ئەو شوێنێک کە کاگلوقمان یان هاوڵاتیان لە ئەمریکا تێدا دەژین ڕێڕەوی هەریکنەکان یان ئەعسارەکان ئەوە دیارە ڕادار هەیە پێشبینی دەکات جوڵەی ئەو هەورە جوڵەی بارستەی تەرزە و بارانی بەخۆر لەسەر شێوەی نەخشەیەکی ڕاداری زۆر بە ئاسانی تاڕادەیەک بە دیار دەخزێت کە بە چ ناوچەیەکدا دەڕوا بۆیە مەسلەی پێ دەڵێن ئیخلاکردن یان ئیڤاکوێشن خەڵک چۆڵ دەکرێت ئەو ناوچانە بۆ ئەوەی خەتەریاتی جانی و مادی زیادبێتەوە بەڵام لە هەرێمی کوردستان ئەوەی کە ڕوویدا حاڵەتێکی زۆر ئەفۆن حاڵەتێکی زۆر نادرە زۆر کەم ئەوە ڕوودەدات ئەوەش یەکێکە ڕەنگە یەکێکە لەو زەنگانە بێت کە فعلەن کەش و هەوا بە شێوەیەک لە شێوەکان گۆڕانکاری بەسەرداهاتوە بە ئەوەش لە یاد نەکەین چەند ساڵێک پێش ئێستا ئەگە هەڵەندەم لە 2010 لە باشووری عێراق دوو با بڵێن تۆرنایدۆ دروست بوو کە هێندە نەما بوو وێزگەیەکی کارەباش خاپور بکات ئەو حاڵەتانە چەند ساڵێکە هەستی هەیە بەڵام ئێستا بەرە بەرە و قوڵتر دەچێتەوە. کاگەژی بە حکمەوەی جەنابتان لە بواری کەشناسیان و تەبێژی ئەو بەڕێوەبەرایەتێن بابەتێکم بینی لەسەر ئەوەی کە
UN ئاماژی بۆ کردبوو هۆشداری دابوو کە عێراقێکی کە لەو پێنج وڵاتی کە مەترسیەکانی گۆڕانکاری کەشوهەوا لەسەرەتی ئێوە تا چەند ئەم راپۆرتانەی تایبەت بە ڕێکخراوە جیهانیەکان وڵاتانی دیکە بۆ پێتانەگا و تا چنێکیش بە هەند وەرگیراوە کە مەترسیەکان خۆی لە چیدا دەبینێتەوە و ئامادەسازیەکان چۆن دەکرێت بۆ ئەم بابەتانە؟ بێگومان متابعاتی خۆمان و بە تایبەتی بەڕێز بەڕێوەبەری گشتی لۆ مەسلەی ئەو راپۆرتانەی کە لە WMO یان ڕێکخراوی کەشناسی جیهانیدا دەردەچێت جێگای بایەخ و گرنگی پێدانی بەردەوامە. ئەوەی کە جەنابەت باس کرد فعلەن ئەوە یەکێکە لەو زەنگانەی کە لێدراوە بۆ ناوچەکە بەگشتی. هەروەها ساڵی پاریش راپۆرتێک دەرچوو لە UN لە ئۆفیسی کەشناسی یان ببورنە WMO لە ڕێکخراوی کەشناسی جیهانی کە دەڵێ پێشبینی دەکرێت لە ئەو 5 ساڵی داهاتوو ساڵی هەر گرم بن لەسەر ئاستی جیهانی کە تاواکو ئێستا وا بەو شێوەیە گەرم نەبووە و یەکێ لەو ساڵانە یەکێکیان تهدید نەکراوە گەرمترین ساڵ دەبێت کە لە مێژوودا پلەی گەرمی تێدا تۆمار دەکرێت. بە شێوەیەکی گشتی ئاماژە بۆ دەدێت کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پشتی زۆری بەبەردەکەوێت ئەو گۆڕانکاریانی کە ڕوو دەدات و ئێمە وەکو بەڕێبەراتی گشتی کەشناسی کە متابعی ئەو بوارانە دەکەین بێگومان بەداخەوە لەبەرە مواردمان مەحدودە مواردی بەشەری مواردی تەکنیکی بەڵام بەو توانایە کە ئێمە هەیتمان هەتا شتێکمان پێ بکرێت ئێمە دەتوانین دەستگاکانی لێ ئاگادار بکەینەوە پێشوەختە کە ڕەنگە ئەم ساڵ بۆ نمونە پێشبینی دەکرێت و هەروەها دەستەیەک دروست بووە هەماهەنگی قەیرانەکان کە ئەوە کارێکی زۆر باش دەکات و ئینشاڵڵا لە داهاتوو ئەگەر حکوومەت گرنگی زیاتر پێدات بێگومان کاریگەری و جێپەنجەی زیاتر بە دیار دەکات. بەڵێ دیارە کاک ئەژی باسکردنی کۆمەڵێک بابەت یاخود کەم و کورتی گەر هەبێت ڕاگەیاندنەکان زۆر جار هۆکارێکن بۆ ئەوەی کەم و کورتیەک یاخود جۆرێک لەوەی کە پێداویستیەکە بێت لە دامەزراوەی یاخود بەڕێوەبەرایەتیەکە لە ڕێگەی ڕاگەیاندنێک و پەیامەکە بگات و چارەسەری بۆ بکرێت. دەمەوێت لە بابەتی راپۆرتەکەی کە لە سەرتا و جەنابە ئاماژە پێکرد و راپۆرتێکمان هەبوو لەسەر ئەو ئامێر و پێداویستیانەی لە بەڕێوەبەرایەتیەکانی کەشناسیدا هەیە لە هەرێمی کوردستاندا پێم بڵێ کواڵیتیان چۆنە بۆچی ڕخنە دەگیرێت لەوەی کە کواڵیتیان باش نییە بەپێی سیستمی نوێ و ئەلکترۆنیەتی نوێ ئیژ ناکەن؟ لە هەرێمی کوردستان ئێستا حوت وێزگەی کلاسیک هەیە کە ئەو وێزگانە لە هەفتاکان و هەشتاکان دامەزراون و بە ئامێری کلاسیک بەکاردێ و ئەو کەسە داتایەکان خۆی بەدەستی خۆی دەچێت کۆی دەکاتەوە دێنووسێتەوە لە ڕێگەی هەندێک معادلاتی ریاضیاتیش نەتیجەی نهایی ئەو توخمانەی کەش و هەوا نەک ئاو هەوا لەو ناوچەیە یان لەو محەڵەیە دەردەچێت. ئەمە معتەبەرە ئەمە معتەبەرە کە بەدەستکۆ بکرێتەوە بە شێوازی کلاسیک بێت؟ بەڵێ بە تەکید بەڵێ زۆریش لەبەروەی وێزگەکانی جیهانی ئێستاش وێزگە کلاسیکی بەکاردێت چونکە ئێمە بێزگە لەو وێزگانە 36 محەڵەی بڵێن ئەلکترۆنیشمان هەیە ئۆتۆماتیکمان هەیە لە جۆری ڤایزالا لە هەندێک جۆری دیکە ئیتالیشمان هەیە بەڵام ڤایزالایەکان تا ڕادێکی باش کارێکی باش ئەنجام دەدەن بێگومان کەم و کورتیمان هەیە. خۆزگە دەخوازیین محەتەکان هێشتا زیاتر بێت چکە محەتەکانی ئۆتۆماتیک هەر لە شوێنی خۆیان بەڕێوە دەبن ناوەکەی لە خۆیتی و لە ڕێگەی سیمکارتێک کۆڕک بێ ئاسیاسیل بێ هەر شتێک بێ کە لەو شوێنەدا دادەمەزرێت داتایەکان پەخش دەکات توخمەکانی بارانبارین و ڕێژەی پاڵەپەستۆ و ئاراستەی با هەتا کۆتایی هەر هەمووی کۆ دەکاتەوە لە کاتژمێرێکی دیاریکرا و پەخشی دەکات بۆ داتا سنتەری بەڕێبەراتی گشتی کەشناسی و کەسی پسپۆر لە بەشی پێشبینی و بەشی ئامار هەڵدەستن بە تحلیلکردنێکی خێرای ئەو داتایانە لەگەڵ سوودوەرگرتنەوەینەکانی مانگە دەستکردەکان. ئەوە ئێستا لە حالیان لە هەرێمی کوردستان بەو شێوەیە بەڕێوە دەچێت بەڵام بێگومان کەم و کورتیمان زۆرە کەواتە ئێمە تەنها پشت نابستی بە محەتەی کلاسیکی کە خۆشی محەتەی کلاسیکی ئەو داتانێت چەندین ساڵی وڵاتانی پێشتر کە کاری پێکراوە هە لەسەر محەتەی کلاسیک بووە کەواتە محەتەی کلاسیکی ئەگەر ئەو ئامێرە هیچ کێشەی نەبێ بەڵام ئەم محەتە کلاسیکیانی کە جنابە باسی دەکەی کاک ئەژی لەگەڵ ئەو مەترسی کە لە گۆڕانکاری کەشەوادا ڕوودەدات و عێراقیشێکێکە لە وڵاتانی کە ناوی هاتووە پێتان وایە ئەم ئامێرانە دەتوانن بە دیاریکراوی و بە دەقیقی و بە وردی ئەو مەترسیانتان پێڕابگەێنن هۆشداری بدەن بە دیاریکراوی بتوانن مەترسیەکان گۆڕانکاریەکان بەگشتی دەستنیشان بکەن و تەخمینی بکەن؟
وەکو ئاماژەم بە ئێوەی بەڕێزدا کە ئێمە تەنها حوت مححەتی کلاسیکمانەیە بەڵام لە بەرامبەردا 36 مححەتەی ئۆتۆماتیکمان هەیە ئەو مححەتە ئۆتۆماتیکانە ئامێری تازەی لەسرە بەنسبەت تخمەکانی ئاوهەوا کە شوها کە تۆماریان دەکات ئێمە پشت بەوان دەبەستین زیاتر مححەتە کلاسیکیەکان بەو پێی کە ماوەتەوە کاری خۆیان دەکەن و باک ئەپێکیشە بۆ مححەتە ئۆتۆماتیکان با لە یادیشمان نەچێ بەڕێزم جاری وایە خەلەلێکی ئەلکترۆنی کەمە بمانەوێ نەمانێ ئەو ئامێرانە ئامێری ئەلکترۆنین لەسەر شەریحەی ئەلکترۆنی کار دەکات جاری وایە بروسکێک یان کەشوهەوایەکی زۆر نالەبار وا دەکات کە ئەو ئامێرە بوەستێت یان ئینتەرنێت نەمینێت لە هەر حاڵەتێک لە حاڵەتەکان کەواتە مححەتەی کلاسیک مانایوە نییە کە ئیش ناکات بە عکسەوە بە تەواوی کاری خۆی دەکات بەڵام کارەکە تۆزێک سستە پێویستی بە کارمەندی زیاترە بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان سوپاس بخوا ئەگەر چی داوای زۆر زیاتریش لەوە دەکەین مححەتاتی ئۆتۆماتیکمان هەیە و کارەکانی خۆی بەباشی دەکات بەڵام بێگومان بۆ نمونە ئەمە کە سیستەمی ڕادارمان هەبێت ئەو پرسیارێت جەنابەت کە کردت دەربارەی دروستبوونی تۆرنێدۆ یان ئەو جێژەڵوکەیە کە دروستبوو گەردەلوول بڵێ یان هاتنی بارستەیەکی گەورەی هەوری تەرزەی کە پێوەی ئەن تەنانەت خۆڵبارینیش کە دێتن ئێمە ئەگەر ڕادارمان هەبێ بۆ نمە سیستەمی ڕادارمان هەبێت لە هەرێمی کوردستان دەتوانین باشتر پێشبینی بکەین دەزانین کەینی ئەو بارستە هەورە دێتە سەر ناوچەکەی ئێمە و ئەوە لە ئەمریکا بۆ نمونە تیم هەیە ستۆڵ چیسەرسیان پێ دەڵێن هەر بەدوایی ئەو جێژەڵوکانە دەکەون گەردەلوولانە دەکەون لە ڕێگەی ئەو ئامێرە پێشکەوتوانە یان وێزگەکان تۆماری دەکەن بەڵێ ئەژی چەتۆ سپاس بۆ ئامادەبوونت ماندوو نەبی